لە ڕۆژی جیهانی پەروەردە و فێرکردندا لە هەولێر گفتوگۆیەکی کراوە لەبارەی خوێندن لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێوەچوو. لە هەرێمی کوردستاندا تا ئێستا دەرگای قوتابخانەکان بە داخراوی ماونەتەوە. شارەزایان پێیان وایە دواکەوتنی زیاتری خوێندن کاریگەری خراپی لەسەر ئاستی قوتابیان دەبێت. جگە لەمانەش دواکەوتنی موچەی مامۆستایان مەترسی جددیە بۆ سەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان. زەرەری یەکەم قوتابی خوێنکارە، بەڵام ژیانی قوتابی خوێنکار لە خوێندنەکەی گرنگترە لای ئێمە. ژیانی مامۆستا و قوتابی خوێنکار لە خوێندن لەمان گرنگترە، واتە ژیان یەکەم. ئەمە با بڵێن یاسایەکە ناتوانین خۆمان لێ بسپارین. تاکو ئێستا بارودۆخی ڤایرۆسەکە باش نەبوو، بەڵام ئەمڕۆ کە باشە مەفروزە خوێندن دەستی پێ بکاتەوە. لەبەرەوە بەڕاستی کە لە مانگی دەخوێنن دەستی پێکرد نزیکەی 8,800 مامۆستا قوتابی خوێنکارمان توش بوون. بەمەرجێکیش لە بڕێ شوێن بایکۆت بوو دەوام نەکریا، ئەوش کارگەری بوو لەسەر بارودۆخەکە. حکوومەت بەرپرسە لە مەسەلەی موچە و ژیانی گوزانی خەڵک. بە هەر شێوەیەک بێ دەبێ موچەکە دابینکە، دەبێت چاکسازی بکە، دەبێت ڕێکەوە لەگەڵ حکوومەتی عێراق. ئەمڕۆ بەڕاستی نرخی دۆلار بەرز بووەتەوە، نرخی نەوت بەرز بووەتەوە، چاکسازی کراوە، ژمارەیەکی زۆر لە موچە بڕاوە کە ناساییە. بەڕاستی ئەو کاتێەوە هاتەسی ڕۆژاری موچەکە بدرێت. هەر کۆمەڵگەیەک ئاسی زیندوێتێکی بەستراوە بە ئاستی هۆشیاری پەروەردەی و فێرکردن تایدا. ئەمڕۆ دەبینین و چەند مانگێکی ڕەبەق تێپەڕیوە بەسەر پرۆسەی خوێندنە، بەڵام دەرگای ناوەندەکانی خوێندن نەکراوەتەوە، بە تایبەتی قوتابیانی قۆناغی بنەڕەتی و ئامادەی تا پۆلی 11. ئەمەش بێگومان لێکەوتەی سلبی دروست دەکات. ئەو قوتابی کە پار لە پۆلیەکی بنەڕەتیا بوو بەشێک لە پیتەکانی ئەلفبێی وەرنەگرت، ئەم ساڵش بێگومان نەیتوانی تەکمیلەی بکات. ئەمە گەورەترین زەربە و گەورەترین زیان لە ئاستی فێربوونیەدا لە ئایندەیە. خوێندن لە زانکۆکانیش بەدەر نەبووە لە کێشە، بە تایبەت ئەو قوتابیانەی لە سەرەتای ئەم ساڵەوە بە بڕیاری حکوومەت بە شەناوخۆییان پێنەدرابوو. بۆ ساڵی خوێندنی 2021 ڕەوشەکە شێوازێکی ترە بەرچاوڕوونی زیاترە لەسەر پەتاکە. بۆیە وەزارەتی خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزارەت لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتە و دواتر بە گفتوگۆ لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بڕیار درا کە خوێندنی ئاوێتە لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت. لە سەرەتادا کێشەی بەشی ناوخۆیمان هەبوو، بەڵام دواتر وەردەوردە ئەمەشان کۆنتڕۆڵ کراوە. ئەتوانم بڵێم لە ئێستادا کێشەی بەشی ناوخۆی لە زۆربەی زانکۆکانە چارەسەر کراوە و ئەبێەوە نەشارینەوە ئێمە سەرڕای قەیرانی تەندروستی قەیرانی داراییشمان هەیە، چونکە هەمووی قەیرانەکان تێکەڵ بوون. بۆیە ئەمیش کاریگەری خۆی لەسەر زانکۆکانە هەبووە، کاریگەری لەسەرکردنەوەی بەشە ناوخۆیەکان هەبووە، بەڵام هەرچۆنێک بێت توانیمانە تا ئاستێکی باش بەردەوامی بە پرۆسی خوێندن بدەین بە شێوەی خوێندنی ئاوێتە. لە شاری ووهانی چین کە مۆڵگەی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنایە پرۆسەی خوێندن پەکی نەکەوتووە، بەڵام لە هەرێمی کوردستان بە بیانووی ڤایرۆسی کۆڕۆنا پرۆسەی خوێندن پەک خراوە. لە کاتێکدا فەرمانگە و مۆڵ و شوێنە بازرگانیەکان کراون و ڕۆژانە چاڵاکی خۆیان تیادا ئەنجام دەدەن. ئەوەی لەو نێوەندەشدا پەکی کەوتووە تەنها کەرتی پەروەردە و فێرکردنە کە بۆتە قوربانی دەستی سیاسەتەکانی حکوومەت و پێنەدانی موچەی مانگانە بە مامۆستایان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.